بەعینادی بەرەو کوێ بژاردە وەڕەشەکانی بەردەم پارتی دوای بڕیاری بایکۆتی هەڵبژاردن چی دەبێت؟ ئامادەکردنی هادی حەمەڕەشید پارتی لە 77 ساڵی زیاتری تەمەنیدا ڕوبەڕووی دۆخی پرابلوقە و بێدەرەتانی وەگێستانە بۆتەوە. بژاردەکانی لە بەردەمیدا خراپ و خراپتر و خراپترینن، بۆیە بە دەرفەتێک ئەگەر تا دراماتیکی دۆخەکە بگۆڕێت تا ئاستی پەرجوو. ئەوەی پارتی هەرگیز چاوەڕێی نەبوو دۆست و نێیار بە تەنیشتی ئەودا تێپەڕین و لیستی ناوەکانیان ڕادەستی ئۆفیسەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کرد بۆ یەکەم جار بە تەواوی خۆیان وەتەنی خرانە دەرەوەی ئیجماعەوە. یۆنامی و باڵوێز و نێردەی وڵاتانیش جگە لە ئامۆژگاری و هەندان بە ئاراستەی پێکهاتوون و ڕووکردن لە بەغدا و بەشداریکردن ڕاستپاردەیەکی ئەو تۆیان نەبووە. ئێستا کە زیاتر لە 24 ساعت تێپەڕیوە بەسەر کۆتاوادەی ڕادەستکردنی ناوی لیست و بەشبژێرە سەربەخۆکاندا هەنێ زانیاری بەم جۆرەیە. یەک، وەک سەردەمی ڕیفراندۆم دیسانەوە پارتی نەیتوانی شتڵی کۆد و پەیامەکانی بکات و عینادی هەڵبژات. لەو باوەڕەدانە بوو دۆخەکە بگات بە ئێستا، بۆیە ئێستا لە هەوڵدایە جارێکی تر سوود لە پێگەی دیبلۆماسی نێچیروان بارزانی وەربگرێت و لە هەوڵی دواخستنی پرۆسەکەدایە بە هەر نرخێک بووە کە بە پلەی یەکەم لەسەر سازشی بەردەوامی ئەو حیزبە وەستاوە ئەم بژاردەیەش. دوو، لایەنی بەرامبەر یەکێتی نیشتیمانی و هیچ هێزێکی کوردستانی نییە تا بە چاو سوورکردنەوە و بەکارهێنانی کارتی جۆردار زۆر پاشەکشیان پێ بکات، بەڵکو لایەنی بەرامبەر لایەنە شیعەکانن کە لە پشت ئەوانەشەوە ئێران هەیە. لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە یەک لە دوای یەک کارتەکان فڕێ ئەدات. پرسیار ئەمەیە پارتی ئەتوانێت چی بکات؟ لە دوای هەڵوێز لە ڕێگای وتەبێژەکەیەوە پارتی ڕایگەیاند ئەگەر هەڵبژاردنیش دوا بخرێت هەر دەبێ ئەو ڕاستکردنەوە دەستوری و یاسایی و تەکنیکیانە ئەنجام بدرێن کە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەر پێویستە. کەواتە لەوە شتێگەیشتووە کە دواخستن بۆ چەند مانگێک و بە هەمان هەمواری هەڵبژاردن و لەژێر ڕەحمەتی سکاڵا بارانی دادگای فیدراڵیدا دۆخەکە لەسەری زیاتر تەسک ئەبێتەوە، بۆیە ناچێتە ناو ئەو هەڵبژاردنەوە. کەواتە ئەبێت چی ڕوو بدات ئەگەر سوور بوو لەسەر هەڵوێستەکەی؟ ئەگەری یەکەم و بەهێز ئەوانەی کە جڵەوی ڕووداوەکانیان بەدەستەوەیە ئێران و چوارچێوەی هەماهەنگیە لە سەرووی مەحەممەد شیع سوودانیەوە، وەک لە میدیا و میدیاکارانەوە بیستراوە سوورن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکە و هانی دادگای فیدراڵی ئەدەن کە گوێ بە فشارەکان نەدەن. لەم بارەدا هەڵبژاردن ئەکرێت و ئەگەر پارتی ڕازی نەبوو لە زۆنەکەیدا ئەنجام بدرێت ئەوە ڕێکاری تونتری لە دژ ئەگیرێتە بەر، وەک لێرە و لەوێ بەگوێدا ئەدرێت بەیاخی بوو دەرچوو لە یاسا هەژمار ئەکرێت و هەوڵی قەدەغەکردنی حیزبەکە و بلۆککردنی سەرمایەکانیان و قەدەغەی چوونە دەرەوە و هەڵوەشانەوەی گەشتەکانی فڕۆکەخانە و هەولێر وەتا دوایی یان نەخێر ڕێکاری تونتریش لە دژیان ئەگرێتە بەر. لێ ئەگەڕێن بەبێ شەرعیەتی یاسایی و بەبێ دام و دەستگای پەرلەمان هەولێر و دۆهۆک بەڕێوە ببات. لەم بارەشدا ئەو باڵی هەڵوەشانەوەی قەوارەکە کەوێتە سەرشانیان کە خۆیان دەمێکە وەک بە پەرۆشترین لایەن بۆ مانەوەی ئەو چوارچێوەیە بانگەشاکە. بانگەشەکان بۆ مێژوو بەتاڵ ئەبنەوە و لەسەر دەستی خۆیان کۆتایی پێهێنن. بەڵام لەم دوو پارێزگای تر هەڵبژاردن ئەکرێت و لە پرۆسەیەکی ئاڵۆزدا پەیوەندی ئەم دوو پارێزگایەوە بەغدا ڕێگەخرێت. ئەگەری دووەم ئەگەر دیسان هەڵبژاردن کرا پارتی ڕازی بوو بە بەڕێوەچوونی بەبێ خۆی ئەوە ڕێکارەکانی ترسی سوێند خواردنی ئەندامانی خولی شەشەمی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و پێکهێنان و متمانەدان بە حکوومەت بەڕێوە ئەچێت و 4 ساڵی حکوومەتداری بەبێ پارتی بەڕێوەچێت. حکوومەت لە ئێستا لاوازتر و پڕکێشەتر. ئەگەری سێم پارتی بە هاوکاری ئەمریکا و لە ڕێگەی سەرۆک وەزیرانی عێراقەوە هەڵبژاردن دوا ئاخات بۆ چەند مانگێک و پاشان بە هاوکاری تورکیا کار بۆ ئاڵۆزکردنی ناوچەکە ئەکات. ئەم ئەگەرە لەوەدا لاوازە کە نەیارەکانی جدین لە دوانە خستنی و تورکیا سەرباری خواستی ئۆپۆزیسیۆن و لەشکرکێشی هەمیشە هەیە و بۆ سەرپێگەکانی پەکەکەی. بەڵام ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقیش لە مانگی هەنگوینیدایە و بە چاوبڕین لە ڕێگەی گەشە هیچ ریسکێک بە تێکچوونیە و پەیوەندیانەوە ناکاتەوە.